پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتی هاوکات کۆبوونەوە ڕێککەوتنەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدایە بە تایبەتی کە وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو چەند ڕۆژ بەر لە ئێستا سەردانی بەغدای کردبوو بۆ بەشداریکردنی کۆنفرانسی ئەو لە بەغدا لەوێ لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق کۆبووتەوە کۆمەڵێک ڕێککەوتن کراوە هەروەها گرنگی و ڕێککەوتنانەوە هەروەها نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان کاریگەریەکانی لەسەر کۆی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم میوانەکەم بەڕێز بێگەر تاڵەبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان و وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڕێز بێگەر تاڵەبانی ئەم کاتت باش سپاس کە لەگەڵ کوردستان 24 سەرەتا سەبارەت بە سەردانەکەتان لە بەغدا بەڕێزتان دەپرسم کە چیتان کرد لە بەغدا بە چامانجێک سەردانی بەغداتان کرد و ڕێککەوتنانە چی بوون کە واژۆکران؟ زۆر سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ کەناڵی 24 بۆ ئەم دەرفەتە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بە مەبەستی بەشداریکردن لە دوو کاری گرنگ کە یەکێکیان بریتی بوو لە کۆبوونەوە لەگەڵ جەنابی دەوڵەتمەدار سەرۆک وەزیرانی عێراقی فیدراڵ لە لیژنەی باڵای نیشتیمانی ئاو سەردانی بەغدامان کرد و لایانی دووەمیش بریتی بوو لە سێهەمین کۆنگرەی ئاو لە بەغدا کە بە بەشداری کۆمەڵێک وڵاتی گەورە و نوێنەرایەتی وڵاتان کە لە ئێستادا خۆتان دەزانن بابەتی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و تەئسیراتی لەسەر دۆخی وڵاتان و کەمبوونەوەی ئاو و ئەو کارتەی کە بەکاردەهێنرێت لە نێوان وڵاتاندا لە مەسلەی ئاو سەردانی بەغدامان کرد لەو چوارچێوەیەشدا سەردانی وەزارەتە پەیوەندیدارەکانمان کرد بۆ چارەسەرکردنی ئەو کێشە هەڵپەسێردرانەوەیانەی کە لە نێوان ئێمە لەگەڵ وەزارەتەکانمان وەزارەتە هاوشێوەکانمان لە بەغدا بوونیان هەیە وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی مواردی مائی عێراق و وەزارەتی بیئا و وەزارەتی ئامار و ئیسکان کە هەریەکە بە مەبەستێکی دیاریکراو و بە پێشنیاری دیاریکراو کۆبووینەوە لەگەڵیان بۆی کە بتوانین بەیەکەوە هەماهەنگی زیاتر بکەین لە چارەسەرکردنی کێشەکان و لە کاری دەستە جەمعی بەیەکەوە و لەو چوارچێوەی ئەو سەردانشماندا سەردانی پەرلەمانی عێراقمان کرد لەلایەن جەنابی جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق پێشوازی کراین و لەگەڵ لیژنەی کشت و کاڵ کۆبووینەوە و سەردانی فراکسیۆنە کوردستانیەکانیشمان کرد. باشە بەڕێز بێگەر تاڵەبانی سەبارەت بە کۆبوونەوەکەی دوێنەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئەمێ بپرسم کە ئەو کۆبوونەوەیە ئایا کۆتایی بە ناکۆکیەکان دەهێنێت؟ بەر لە هەموو شتێک من دەمێ ئەوە بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان وەکو دوو هێزی گرنگی لە هەرێمی کوردستاندا و وەکو دوو پێک هاتەی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بنەمای حکومڕانی کوردستانیان داناوە تا چەند لە بەڕێوەبردننی کارەکانی دەوڵەتمەداریدا تەبابن و ئینسیجامیان زیاتر بێ ئەوەندە خزمەتی بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان دەکا. بە دڵنیاییەوە ئێمە لەوانەیە ڕوئای جیاوازمان هەبێ لە چۆنیەتی ئیدارەدان و لە چۆنیەتی بەرجەستەکردنی ئەو خواستانەی هەمانە لە چوارچێوەی بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستاندا بەڵام ئەم جیاوازیانە نابێ بگاتە ئاستێک کە ئێمە دوژمنایەتی یەکتری بکەین کە ئەمە تەئسیراتی زۆر سلبی بەجێ دەهێڵێ یاخود دروست دەکا لەسەر پێگەینەتەوەکەمان چ لە ناو عێراق و لە چین لە ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتی بۆیە من پێم وایە دانیشتنی دوێنەی جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ جەنابی جێگری سەرۆک وەزیران هەنگاوێکی گرنگە بۆ چارەسەرکردنی ئەو تێبینی یاخود ئەو ڕەخنانەی یاخود ئەو سەرنجانەی کە تیمی وزاری یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی و لە هەمان کاتیشدا بەڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان تیمەکەیان لەناو ئەنجومەنی وەزیران لەوانەیە ئەوانیش تێبینی خۆیانیان هەبێ بۆیە ئەمە دەستپێکی هەنگاوێکی گرنگە بە ئاراستەی چارەسەرکردن و دووبارە کارکردن بەیەکەوە لەسەر ئەو مەلەفە گرنگانەی کە پەیوەندیان بە ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان باشە کەواتە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان دەگەڕێتەوە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران؟ پێم خۆش ئەوە بڵێم تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەکانی ڕابردووشدا ڕاستە ئێمە نەچوینەتە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بەڵام هەر یەکەمان لە وەزارەتەکانی خۆماندا کارمان کردووە و کاروباری خەڵکمان ڕایی کردووە و خزمەتی خەڵکمان کردووە و هیچ گرفتێک لە ئیشوکاری وەزارەتەکانمان دروست نەبووە. بابەتی چوونەوەمان بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بە دڵنیاییەوە ئەمڕۆ کۆبوونەوەیەکمان هەیە
لەگەڵ جەنابی سەرۆک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی تیمەکەمان جەنابی کاقوبات کە بەرچاوڕوونی تەواوەتی دەدرێت لەسەر میکانیزمی ئەو هەنگاوانەی کە پێویستن بۆ ئەوەی کە ئێمە چی بکەین لە چەند ڕۆژی ئایندە و دڵنیاشم دانیشتن لە نێوان تیمی هەردوولا دەبێت بۆ ئەوەی کە ئەو دانیشتنەی دوێنەی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران تەرجمە بکرێت بۆ بواری پراکتیکی لەسەر ئەو دۆسیانەی کە لە نێوان هەردوولادا تێبینی لەسەر بووە بۆیە بە دڵنیاییەوە لەگەڵ چارەسەرکردن یاخود لەگەڵ ڕێکەوتنی نێوان هەردوولا و تیمە وزاریەکان و دانیشتنی نێوان هەردوولا ئەو بڕیارەی کە پێویست بێ لەسەر بەشداریکردن لە کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیران یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری خۆی دەدات. باشە بێگەرد خان کاتێک کە پارتیۆکێتی لەسەر بابەتێک ناکۆک دەبن هەندێک لایەن و کەسایەتی داوایان لێ دەکەن کە ڕێک بکەون بەڵام کە کاتی ڕێکەوتن دەکرێت دووبارە دژی دەوەستنەوە چیتان هەیە بۆ لایەن و کەسایەتیانە کە بەم شێوازە مامەڵە دەکەن لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەگەڵ لایەنەکان؟ من دەمەوێت بە ڕاشکاوی ئەوە بڵێم تێکچوونی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ڕنگدانەوەیەکی ڕاستەوخۆی لەسەر ژیان و گوزەرانی تاک بە تاکی خەڵکی هەرێمی کوردستان هەیە و بە دڵنیاییشەوە لەوانەیە هەندێک کەس هەبن کە بەرژەوەندیان لە تێکچوونی ئەو پەیوەندیەدا هەبێت بۆیە کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەگەنە جۆرێک لە ڕێکەوتن بۆ کاری بەیەکەوەی بەرژەوەندی ئەو کەسانە لە شێوازی مامەڵەکردن و گەیاندنی ئەو خواستانەی کە هەیەە بە شێوازێک کە لە تێکچوونی پەیوەندیەکاندا دەتوانن سوودی لێ ببینن ئەو بەرژێوەندەیان نامێنێ بۆیە بە دڵنیاییەوە کەسانێک کە هەمیشە فێر بوونە لەسەر تێکچوونی پەیوەندە سیاسیەکان خۆیان بە خەڵک بناسێنن بەڵام کاتێک کە ئاشتەوایی دێتە پێشەوە کاتێک کە خزمەتی گشتی دێتە پێشەوە کاتێک کە تواناکان یەک دەخرێن بۆ ئەوەی کە بەیەکەوە خزمەتی خەڵکی خۆمان بکەین کە بەرژەوەندی ئەوانە نەما بە دڵنیاییەوە لە دژی دەوەستنەوە بۆیە من پێم وایە دەبێ سەرکردەی سیاسی هەردوو حزبی حکومڕان لە هەرێمی کوردستاندا و لەگەڵ بەڕێزان لە بزوتنەوەی گۆڕانیش کە ئێستا کابینەی نۆمان پێکهێناوە درچی ئەوە بکەین کە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان لە بەیەکەوە کارکردنە لە شەراکەتی ڕاستەقینەیە لە بەرجەستەکردنی ئەو دەسەڵاتانەی کە هەیە لە هەرێمی کوردستان و لە بەدیهێنانی ئەو خواستانەیە لە ئاستی نەتەوەیشدا لە چوارچێوەی عێراقی فیدراڵدا چونکە من بە سەردانی چەند ڕۆژی ڕابردووم بۆ بەغدا ئەوم بینی کە ئێمە لە ڕاستیدا میلەتێکی بێکەسین پێویستمان بە یەکگرتووی هەیە لە ناو خۆماندا بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی ئەو تەحەدیانە ببینەوە کە چ لە ناو عێراق چ لە ئاستی ئیقلیمی بەرەوڕوومان دەبێتەوە. باشە بێگەرد خان پێتان وایە بەم کەشە ئەرێنیە کە لە دوای کۆبوونەوەکەی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت ئەنجام درا و کۆبوونەوەی کێکێتی شەستا دەیکات وەکو خۆتان ئاماژەتان پێکرد هەنگاوەکان بەرەو هەڵبژاردن خێراتر بوونەتەوە هەڵبژاردن دەکرێت یەکێتی بۆ چوونی لەم بارەوە چییە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکە باوەڕی تەواوەتی بە دیموکراسی هەیە و یەکێک لە بنەما گرنگەکانی دیموکراسیش بابەتی هەڵبژاردنە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کاتێک نە لە هەڵبژاردن دەترسێ و نە عەرقەلە لە بەردەمی هەڵبژاردن دروست دەکا بەڵکو لەوانەیە ملاحەزات هەبێ تێبینی هەبێ و ئەم تێبینیە تەنها لە ئەم کابینەیەدا نەبووە یاخود لەم دەورەی پەرلەمانی کوردستاندا نەبووە بەڵکو لە دەورەکانی پێشووتریشدا تێبینی زۆر هەبووە لەسەر ئەو خاڵانەی کە هەمیشە دەستگای هەڵبژاردننی هەردوولا لە پێناویدا کۆ دەبنەوە بۆیە من پێم وایە بە چارەسەرکردنی یاخود بە ئەوەندەی من ئاگدارم بەشێکی زۆری جیاوازیەکان لە نێوان دەستگای هەڵبژاردننی هەردوو حزب ئەساسیەکە چارەسەر کراوە و لێگەشتنی هاوبەش هەیە چەند خاڵێکی کەم ماوە کە لەوانەیە لە نێوان هەردوولادا پێویستی بەوە بێ بگەنە ڕوئیای هاوبەش لەسەر بابەتی هەڵبژاردنەکان بۆیە ئومێد دەکەین کە لەوادی خۆیدا بتوانرێ هەڵبژاردنەکان ئەنجام بدرێ. باشە لە ماوەی ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان ئاڵوگۆڕی بە چەند پۆستێک لە حکوومەتدا کرد ئایا لەگەڵ لەسەرم بابەتە هەر بەردەوام دەبن ئاڵوگۆڕەکان بە چه شێوازێک دەبێت ڕێککەوتن کراوە سەبارەت بەمە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان مافی خۆیەتی
بەپێی بڕیاری مەکتەبی سیاسی حزبەکەی هەر کەسێک کە کاندید دەکات بۆ هەر پۆستێکی باڵا لە حکوومەتی هەرێمی کوردستان و یاخود هەر پۆستێک لە ناو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کەسێک کە متمانەی پێدەبەخشێ و یاخود ئاڵوگۆڕی پێدەکا مافێکی قانونی خۆیەتی و لەو چوارچێوەیەشدا بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان پلانی خۆی هەیە بۆ ئەوەی کە بتوانێت هەموو ئەو کەسانەی کە دەزانێت خزمەتی ڕوئیا و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن کە ئەم کابینەی لەسەردا مەزراوە ئەو کەسانە بپاڵەوێ بۆ ئەو شوێنانە و ئەو کەسانەش ئاڵوگۆڕ پێ بکە کە نەیانتوانیوە لە ئاستی تموحی یەکێتی نیشتیمانی کوردستان بن. بەڵێ باشە بەڕێز بێگەرد سەرەتایی دەستپێکی وتۆژەکەمان سەبارەت بە کۆمەڵێک پرسی گرنگی ڕێککەوتنەکانی هەولێر و بەغدا قسەمان کرد بەڵام سەبارەت بە پرسی کشت و کاڵ و هەروەها ئەو ڕێککەوتنانەی کە کراوە بەڕێزت ئاماژەت بەوە کردووە کە ئیتر وشکە ساڵی لە هەرێمی کوردستان ئەمساڵ کاریگەری زۆر لەسەر بەرهەمی جوتیاران نابێت حکوومەتی عراقیش بەڵێنی ئەوەی داوا کە پاری گەنمی جوتیاران بنێرێت و بەرهەمەکانیان وەربگرێت لەسەرم بابەتە چیتان بۆ جوتیاران هەیە چه ڕێککەوتنێک کراوە؟ ئێمە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عراق چەند بابەتێکی گرنگمان تاوتوێ کرد. یەکێک لە خاڵەکان بریتی بوو لە کڕینەوەی گەنمی جوتیاران کە دەبێت جوتیارانی هەرێمی کوردستانیش ئەم ساڵ بۆ ساڵانی داهاتوو وەکو باقی جوتیارانی ناوەڕاست و خواروی عراق مامەڵەیان لەگەڵ بکرێت لە کڕینەوەی دانەوێڵەی گەنم کە یەکێکە لە بەرهەمە سەرەکیەکان و ڕێژەی بەرهەمهێنان لە هەرێمی کوردستاندا لە بواری گەنم لە ئاستێکی زۆر باشدایە بە حکمی ئەو کەش و هەوا لەبارەی کە بە تایبەتی ئیمساڵ لە هەرێمی کوردستاندا سوپاس بخوای گەورە کە هەر لە ڕێژەی بارانبارین و تەوزیعبوونی چۆنیەتی بارانبارین لە وەرزەکاندا دانەوێڵەی گەنم ئینشاڵڵا چاوەڕێ دەکەین کە هەم ڕێژەکەی زۆر باش بێت و هەم کوالیتیەکەشی زۆر باش بێت بۆیە دەبێت بە هەمان مامەڵەی یەکسان تەعامل لەگەڵ جوتیارانی هەرێمی کوردستان بکرێت. کێشەیەکی دیکەی گەورەمان هەبوو لەگەڵ عراقدا ئەویش بریتی بوو لە ڕۆیشتنی بەرهەمی چێڵگە پەلەوەریەکانمان خاوەنی پرۆژە پەلەوەریەکان لە هەمان ئەو ڕۆژەی کە ئێمە ئامادە بووین لە کۆبوونەوە کە ئەوانیش لە بەردەمی وەزارەتی کشت و کاڵی عراق بوون بە سوپاسەوە توانیمان لەسەر ئەم بابەتەش بگەینە ڕێکەوتن و لیژنێکی هاوبەشمان دروست کردووە لە ماوەی یەک هەفتەدا ئینشاءالله ئەم بابەتەش چارەسەر دەکەین و کۆتایی پێدێ و لەسەر بابەتی شەهادەی سەحی دووبارە ڕێکەوتنمان کردووە و لەسەر ڕۆژمێری کشت و کاڵی و کردنەوەی بازاڕەکان بەڕووی یەکتریدا تاوتوی ئەو بابەتانەمان کردووە. مزەکەرێکی تەفاهممان هەیە لە چوارچێوەی ئەو مزەکەرە تەفاهمی کە لە ڕابردوودا تەنسیقمان لەگەڵ یەکتری کردووە لەو چوارچێوەیەدا هەموو مادە و بڕگەکانی مزەکەری تەفاهمەکە دەخرێتە بواری جێبەجێکردن. بەڵێ بەگەر خان بەرهەمی دانەوێڵی ئەمساڵی هەرێمی کوردستان لە چ ئاستێکدا دەبێت ڕۆڵی کۆمپانیاکان بە بازارکردنی گەنم لە هەرێمی کوردستان چۆن دەبینن وەروەها ئەو کۆمپانیانەی بەرهەمی کشت و کاڵی ئاکرێ کە هەناردەی سوید دەکات چەند کۆمپانیای دیکەن وەزارەتی کشت و کاڵ چی لەم بارەوە دەکات؟ ئێمە ئەمڕۆ دانیشتێکی تایبەتمان هەبوو لەگەڵ نووسنگەی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەیەکەوە تاوتوی نزیکەی 100 ئایتممان کردووە کە ئێمە دەتوانین لە هەرێمی کوردستان کە ئێستا ڕێژەی بەرهەمهێنانیان زۆرە و پێداویستی بازاڕی ناوخۆمان زیاتر پڕ دەکەنەوە و لێمان زیادە دەتوانین بینێرینە دەرەوەی وڵات بە ئەو مەبەستە لەسەر تەفاسیل و وردەکاری هەنگاوەکان ڕێکەوتوین بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پرۆسەکە خێراتر بکەین بۆ پاڵپشتی جوتیاران تاوەکو لە وەرزی بەرهەمهێناندا کێشە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان دروست نەبێ و دانەوێڵەی گەنمیش وەکو وتم یەکێکە لە دانەوێڵە سەرەکیەکان ئیمساڵ ڕێژەی تەسەوڕ دەکەین ئینتاجی زۆر زیاتر بێ لە ساڵی پار کە بە خۆشحاڵیەوە لە سایلۆکانی حکوومەتی فیدراڵی عراق بە تەواوەتی هەمووی وەردەگیرێ بە سعری 850,000 دینار دیاری کراوە بۆ هەر تۆنێک و کۆمپانیاکانی کەرتی تایبەت کە گرێبەستیان لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە هەمان شێوە لە چوارچێوەی ئەو عەقدەی کە هەمانە بەیەکەوە ئێمە سعر دیاری دەکەین لەگەڵیان دەمانەوێت جوتیارانی هەرێمی کوردستان قۆناغی یەکەم سوودمەند بن لەو بڕیاری حکوومەتی فیدراڵی و ئەوەی کە دەمێنێتەوە لە پرۆسەی وەرگرتنی سایلۆکان دەتوانن تەسلیمی کەرتی تایبەت بکرێت لە هەرێمی کوردستاندا کە بە خۆشحاڵیەوە ئێستا هەردوو پرۆژەکە یان هەردوو کۆمپانیان دەتوانیویانە پرۆژەکانیان تەواو بکەن و سایلۆکان حازرە بۆ وەرگرتنەوە و کارگەکانیش بۆ بە پیشەسازیکردنی بەربوومی دانەوێڵەی گەنم ئامادەیە. زۆر باشە بەڕێز بێگەر تاالبانی ئەنجامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکان یا و سپاس کە لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی.